زانیاری گرنگ و هەستیار لەبارەی هێرشە موشکیەکەی ئێران بۆ سەر هەولێر ئاشکرا دەکرێت. لە نەورۆزدا تیمەکانی فریاکەوتنی خێرای سلێمانی ناتوانن کار بکەن. بنزینە 690 دیناریەکەی سلێمانی تایبەت دەکرێت بە تاکسی و پاس. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی زانیاری گرنگ و هەستیار لەبارەی هێرشە موشکیەکەی ئێران بۆ سەر هەولێر ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت پێشتر ئیسرائیل لە هەولێرەوە هێرشی کردبووە سەر ئێران و لە بەرامبەریشدا ئێران وەڵامی داوەتەوە. نیویۆرک تایمز دەڵێت هێرشە موشکیەکەی ڕۆژی شەمەی ڕابردووی سوپای پاسدارانی ئێران بۆ سەر شاری هەولێر وەک وەڵامێک بووە بۆ ئەو هێرشەی شاری کرمانشان کە لە هەولێرەوە ئەنجام دراوە. ڕۆژنامە ئەمریکەکە ئاشکراشی کردووە ئەو 6 فڕۆکە بێفڕۆکەوانە ئیسرائیلیەی هێرشیان کردوتە سەر بنکە سەربازەکەی ئێران لە شاری کرماشان لەو پێگەیی هەولێرەوە ئاراستەکراون کە لەلایەن سوپای پاسدارانەوە بە ئامانجگیراون. ڕۆژی 15 مانگی یەکی ئەم ساڵ دانیشتوانی کرماشان و شارۆچکەکانی دەوروبەری ڕایانگەیان گویان لە دەنگی چەند تەقینەوەیکی بەهێز بووە، بەڵام لەو کاتەدا ئاژانسی تەسنیمی سەر بە سوپای پاسداران وتی سەرچاوەی ئەو دەنگانە ڕوودانی هەورە بروسکە بووە. بەڕێوەبەری سەنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی لە پەیامێکدا بۆ خەڵکی شارەکە و دەوروبەری ئاشکرای دەکات بەهۆی کێشەکانی لە نەورۆزدا تیمەکانی فریاکەوتنی خێرای سلێمانی ناتوانن کار بکەن. سامان نادر بەڕێوەبەری سەنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی 122 بە شارپرێسی ڕاگەیاند ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بودجەی لەبەردەست بوو لە نەورۆز و جەژن و بۆنەکان سەرجەم تیمەکانمان دەخستە ئەرکەوە و هاوکاری دارایی دەکرێن. وتیشی ئەم ساڵ بەهۆی ئەوەی هیچ هاوکاریکی دارایی نییە بۆ تیمەکانمان تەنها لە چەند ڕۆژی ڕابردوو سوتەمەنیمان بۆ دابین کراوە، بۆیە لە ڕۆژی نەورۆز و ڕۆژانی دواتر ناتوانین جگە لە تیمە ئێشگرەکانمان هیچ تیمێکی دیکە بنێرینە سەر شەقەمەکانی ناوشار و سەیرانگاکان ئەگەر هاوکاری دارایی تیمەکانمان نەکرێت. ئەوەشی ڕوونکردەوە لە سەیرانگاکان و ناوشارەکانیش ئەگەر هەر ڕووداوێک ڕوو بدات و تیمەکانمان نەتوانن بچن بەهانایەنەوە ئێمە بەرپەرز نین لە هیچ ڕووداوێکی نەخوازراو. ڕۆژی سیانزەی ئەمانگەش هاوژین عوسمان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کارمەندانی تەندروستی لە فەیسبووکی خۆی ئاشکرای کرد بنزین و گاز لە نەخۆشخانەکانی تەندروستی سلێمانی نەماوە، سەرجەم ئامبوڵانسەکان و ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی فەرمانبەران و مۆریدەکان ڕادەگیرێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ئاشکرای دەکات پارەی پێویست بۆ دابشکردنی موچە گەیشتوتە وەزارەتەکەیان و بەر لە نەورۆز و لە 3 ڕۆژی داهاتوودا موچەی هەمووان دابش دەکرێت. ئەمڕۆ پێنجشەممە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی دابشکردنی موچەی سەرجەم وەزارەت و دامەزراوەکانی ڕاگەاند. بەپێی ئەو خشتەی وەزارەتی دارایی ئاشکرای کردووە لە ڕۆژی هەینی هەژدەی ئەم مانگە واتە سبەینێ تاوەکو ڕۆژی یەکشەممە 20 مانگ موچەی سەرجەم فەرمانبەران دابش دەکرێت. 7 ڕۆژی مانگی 3 تێپەڕیوە و تا ئێستا تەنها 4 وەزارەت موچەی مانگی شوباتیان وەرگرتووە. هەرچەندە حکوومەتی هەرێم ڕایگەاند بوو هەموو 25 مانگێک دەست بە دابشکردنی موچە دەکەن، بەڵام سەرڕای زۆری داهات حکوومەت لە ناوەڕاستی مانگی 3دا تاوەکو ئێستا موچەی مانگی 2 دابش نەکردووە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایدەگەێنێت بەهۆی ئەوەی بنزینە 690 دیناریەکەی لە بەغداوە دێت بڕەکەی کەمە لەمە دووە تەنها بۆ پاس و تەکسی تەرخان دەکرێت. ئەمڕۆ پێنجشەممە ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو شۆفەری تاکسی و پاسانەی بەسەر کردەوە کە ڕێگەی بەردەم بینای پارێزگایان داخستە بوو بەهۆی کەمی و گرانی بنزینەوە. پێڕاگەیاندن لە دیوانی قایمقامەتی سلێمانی بە ئامادەبوونی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزەکان کۆبوونەوە هەیە بۆ ئەوەی جارێکی دیکە ڕێکارەکانی ئەو بنزینە 690 دیناریەی بەغداوە دێت دەستکاری بکرێت. ڕۆنشی کردەوە بڕی بنزینەکە کەمە وەک بۆمان دەرکەوت ئەو ڕێکارانی لە پێشوودا داماننا لە بەرژەوەندی شۆفێران نەبوو. ئەمڕۆ جارێکی دیکە شۆفێرانی پاس و تەکسی لە شاری سلێمانی گردبوونەوەیکی ناڕزایەتیان ساز کرد و ڕێگەی بەردەم بینەی پارێزگای سلێمانیان بۆ ماوەی 2 کاتژمێر داخست. کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند موشکبارانکردنی هەولێر کارێکی بێبنەما و تاوانێکی زۆر گەورە بوو، چونکە عێراق و هەرێمیش لە شەڕ دانین لەگەڵ ئێران. ئێمە هۆکارەکەی نازانین، تەنها ئەوانەی موشکەکانیان هاویشتووە دەزانن بۆ ئەو کاریان کردووە، بەڵام ئەو شتانەی باسی دەکەن بنەمای نییە و مای پێکەنینە. دەژڵێت ڕەنگە تەرەفێکی ئێران هەولێری موشکباران کردبێت تا بیانەوێت ناوبانگی وڵاتەکەیان لەکەدار بکەن،
چونکە دەزانن بدەن لە شوێنی مەدەنی دنیا لە دژیان هەڵدەسێت. ئەو بازرگانەشی دراوە لە ماڵەکەی بازرگانێکی کوردی زیرەکە و مێشکێکی ئابووری باشی لە بواری نەوت و غازدا هەیە. ئەو پاسەوەشی گوایە بنکەی ئیسرائیلی لە هەولێر هەبووە خۆشیان دەزانن ڕاز نییە. دەژلێت پێش هەڵبژاردن گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی عێراق کرد بۆ گەڕانەوە بۆ کەرکووک، بەڵام داوایان کرد بخرێتە دوای هەڵبژاردن تا نەکرێتە بانگەشە. ئێستاش چاوەڕێی دۆخی بەغداین بە دڵنیاییەوە دەگەڕینەوە بۆ کەرکووک سەبارەت بەوەی پارتی بەچی میکانیزمێک دەگەڕێتەوە بۆ کەرکووک لە کاتێکدا دۆخی کەرکووک بەراورد بە جاران گۆڕاوە و حیزبەکەشی بانگەشەی گەڕانەوە بە ئاڵای کوردستان دەکات. کەمال کەرکووکی وتی وەک پارتی دەگەڕینەوە بۆ کەرکووک وەک یەکێتی بەسەر شۆڕی ناگەڕینەوە. بەرپرسا باڵاکەی پارتی ئەوەشی ئاشکرا کرد پارتی بە هەموو توانایەکەوە هەوڵی بردننی پۆستی سەرۆکۆمار دەدات، چونکە ئەو بەڕێزانی پێشتر پۆستی سەرۆکۆماریان نابووە باش کاریان نەکردووە. 55 مادەی دەسووری کە بەرژەوەندی کوردستان دەپارێزێت پێشەلکراوە و لەسەری نەهاتونتە دەنگ. کەرکووکی ئاماژەی بەوەش کرد مافی حیزبەکەیەتی پارێزگارێک بۆ کەرکووک دابنێت. پۆستی پارێزگاری کەرکووکیش مافی حیزبەکەیەتی و مافی پارتیە کە پارێزگارێکی نیشتیمان پەروەەر دابنێت یاخود کادیرێکی خۆی چونکە بەدەنگ بێت یاخود بەنۆرە ئەو پۆستە مافی پارتیە. لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.